لەسەر هەرسی تایبەت بە کاریگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا خۆی خودی ئەم دەنگۆیانە ڕاستە کە هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکا لە ناو عێراقا بکشێنەوە بە کشانەوەیان کێشەکانی عێراق بە کۆتایی دێت. هێشتا عێراق لە بارودۆخێکی ناهەمواری ئابووریدا بەهای دراوەکەی هێشتا جێگیر نییە، بەڵکو لە بەرزبوونەوەیەکە کە شەقامی عێراقی ناجێگی کردووە یاخود ناڕەزایی دەردەبڕن لە بەرامبەریدا. ئایا کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەم پرسە ئەمنیانە پرسە ئابووریانە چارەسەر دەکات؟ دیارە لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز کار و خۆشناو کە بەڕێزیان سەرۆکی ئینستیتیوتی کوردی ئەمریکین ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی من گفتوگوێم بابەتاکەین کە کار و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەم دەنگۆیانە یاخود ئەم ئێستا مەعمەعە سیاسی کە دروست بۆ لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق تا چەند دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بارودۆخی ئێستای عێراق و بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەم دوو وڵاتە دەکات ئەمری واقعەوە بۆ جێبەجێکردنی بڕیارێکی لەم جۆرە بابەتێکی لەم جۆرە؟ بەڵێ سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش. دیارە ئەم بارودۆخە کە هاتە پێش لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەم دانیشتنان و ئاخود ئەو دانوستانانەی پەیوەند دیدار بوون بە ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی وەستان و لە دوای ماوەیەک لەم ڕۆژانەدا ئەم گفتوگۆیانی کە ئەمریکا لای خۆیەوە بە گفتوگۆی استراتیژی ناوی دەبات و عێراقیش بە گفتوگۆی کشانەوە ناوی دەبات دەستیان پێکردەوە. دیارە پێم وایە عێراق و ئەمریکا لە چوارچێوەی ڕێکەوتنامەی استراتیژی ئیتفاقێکی یاساییان هەیە و ئەمریکا بە شێوەیەکی یاسایی لە عێراقا و ئەم داواکاری کەوا لە ماڵی شیعەیە بەرز بۆتەوە بۆ کێشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان پێم وانییە وا بە ئاسانی و بڵێن بچێتە بواری جێبەجێکردن، چونکە عێراق پێویستێکی زۆری بە هێزەکانی هاوپەیمانان و بە ئەمریکایە بەتایبەت و ئەم ڕێکەوتنە استراتیژیی کەوا لە نێوان عێراق و ئەمریکا شاکراوە چوار بواری سەرەکی لە خۆ دەگرێت، هەم لە بواری سیاسی و لە بواری ئابووری و لە بواری وزە و لە بواری بڵێن ئەمن و ئاسایش و لە بواری کەلتوری و بوارەکانی تریش. بۆیە پێم وایە عێراق و ئەمریکا وابەستە یەکترن و بەرژەوەندی عێراق لەگەڵ مانەوەی هێزەکانی ئەمریکا باشە. ئەدی کارۆخ ئەمە حکومەتی عێراقی لایەنە سیاسیەکان شیعەکان نازانن کە ئەمریکا تا بمێنێتەوە لە عێراقا ئەمەی کە جەنابە باسی لێواکەی بەرژەوەندیەکانی عێراق وا دەخوازێ ئەمریکا بمێنێتەوە، ئەوان حەزبم پێویستیە ناکەن لە بەرەنجامی چێ داوایکی لەم جۆرە لە ئەمریکا ئەکەن؟ لە دەرەنجامی ئەم فشارەی کەوا ماڵی شیعە لە سەرەتی لە دوای خۆتان نەزانن ئەمە جاری یەکەمیش نیە شیعەکان داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەکەن، چەند جاری تر داوایان کردووە هەر لە سەرەتای ساڵی 2020ەوە بە دیاریکراوی لە 3 مانگی 2020 دوای کوژرانی قاسم سولەیمانی و مەهدی موهەندیس ماڵی شیعە بڕیارێکی وایان دەرکرد. دواتر یعنی لە دوای هێرشەکەی ئەمریکا بۆ شارعی فەڵەستین و بەتایبەت بۆ دوو سەرکردەی گروپی نوجەبا کە ئەوانیش کوژران اینجا ئەم داواکاریە نوێ کرایەوە. بەڵام بەڕاستی خاتون عێراق تاوەکو ئێستا نەیتوانیوە ژێرخان و ئەوەی کە پێی دەڵێن بوونیەی تەختییان ئینفراستراکچەر بۆ خۆی دابمەزرێنێت. یعنی عێراق ژێرخانی سیاسی، ژێرخانی ئابووری، ژێرخانی ئەمن و ئاسایش و هەروەها هەتا ینی لە ڕووی نێودەوڵەتی شەوە ژێرخانێکی وایی نییە بتوانێت کە لە دوای ئەمریکا خۆڕاگر بێت، چونکە عێراق ئەگەر ئەمریکا نەمێنێ خۆتان نەزانن وڵاتانی تریش هاوشەوی ئەمریکا کۆنسوڵخانە و نوێنەرایەتی و باڵێزخانەی خۆیان دەچێشنەوە لە عێراق. بۆیە عەقڵمەندانی شیعەش لەوە ئەو ڕاستیە دەزانن، بەڵام ئەوان وەکو تاکتیک بۆ ڕازیکردنی شەقامی شیعە ئەم داوایە جاروبار لە ڕاگەاندنا زەقیەکەنەوە بۆ ئەوەیکەوە شەقامی شیعە ڕازی بکەن دوای ئەوەی کە ئەمریکا هەندێک کردەوە دەکات. دیارە کارەکانی ئەمریکاش بەتایبەت کردەوە سەربازیەکانی کاردانەوەن دوای ئەوەیکەوە هەندێک گروپی کە لە یاسا دەرچوون خۆیان لە ژێر تایتڵ و ناونیشانی بەرەی مقاومە ناساندووە هێرش دەکەن سەر بەکەکانی ئەمریکا و هاوپەیمانان. کاروخ ئەمە یعنی ئەمریکا ئەم خواست و داوایی شیعەکانی بە هەند وەرنەگرتووە لە کاتێکدا وەڵامدانەوەی دەبێت. ئەوە هەر لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە و لە هەفتەی ڕابردووشدا
حکوومەتی ئەمریکا وەزارەتی دەرەوە وەڵامی ئەم خواستەی عراقی داوەتەوە باز لەوە دەکەن لە جارێکیانە دەڵێن دەکشێنەوە لە جارێکیاندا دەڵێن کاریگەری دەبێت کشانەوەی هێزەکانمان لە ناو عێراقدا یعنی چی ئەم پەیامانە وەڵامدانەوەی دەبێت لەلایەن ئەمریکاوە؟ پێم وایە کە ینی ئەمە زیاتر ینی تێرکردن و ڕازیکردنی شەقامی شیعی عێراقە بۆ ئەوەیەکەوە لە قۆناغەدا شەقامی شیعی عێراق زیاتر نەتەقێتەوە بەڕووی سەرکردەکانیاندا چونکە ئەوانیش سەرکردەکانی شیعش باش دەزانکەوە عێراق وابەستەی ئەمریکایە و تۆ خۆت ئاماژەت بۆ کرد کە ئەگەر عێراق ئەمریکا دەربکە بەمانای دەرکردن ئەو کاتە عێراق ڕوبەڕووی چارەنووسێکی نادیار دەبێتەوە چونکە ئەمریکا هاوشێوەی وڵاتانی تر وەکو کۆماری ئیسلامی ئێران وەکو کۆریای باکوور وەکو وڵاتانی تر ماوەڵە لەگەڵ عێراقا دەکە و ئابلوقەی ئابووری دەخاتە سەر ئەو کاتە بەهای دیناری عێراقی هاوشێوەی تومەنی ئێرانی و لیرەی تورکی کۆمەڵێک وڵاتی تر کە بەهایان زۆر دادەبەزێ و ینی ساڵانی 90ەکان دووبارە دەبێتەوە چونکە ئابلوقە دەخرێتە سەر عێراق ئەو کاتە شەقامی عێراقی و خەڵکی عێراق تەحمولی ئەو ئابلوقەیە ناکات بۆیە بەڕاستی مەترسیدارە کشانەوەی هێزەکانی ئەمریکا بۆ عێراق مەترسیدارە چونکە مانەوەی ئەم هێزانە لە بەرژەوەندی دوولایەنەیە لە بەرژەوەندی ئەمریکا و عێراقە بەڵام زیاتر لە بەرژەوەندی عێراقە چونکە بەهۆی بوونی هێزەکانی ئەمریکاوە عێراق لە ناوەندە نێودوڵاتیەکان حسابی بۆ دەکرێت عێراق خۆتان نەزان کە لە زۆربەی وڵاتانی دەرەوە بەهۆی ئەمریک پشتگیری ئەمریکاوە توانراوە کە پێگەیەکی هەبێ ئەگەرچی وەکو پێویستیش عێراق بەڕاستی نەیتوانیوە ببێتە ئەو وڵاتی کەەوە ئەمریکا لە پێناویدا هاتە عێراق لە 2023 و 5,000 سەربازی بە کوشتدا و 3 تریلیۆن دلاری سەرف کرد بۆ ببێتە نمونەیەکی جوانی دیموکراسی و فیدرالی و بەیەکەوە ژیان بەڵام بەداخەوە عەقڵیەتی عێراقی بەتایبەت عەقڵیەتی ماڵی شیعە ئەم نەیانتوانی عێراقیش وا بنیاد بنێن کە ببێتە نمونەیەکی جوان لە ڕۆژهەڵاتی باشە ینی سوودانیش بە هەمان شێوە باسی لەوە کرد لێکێک لە کۆنفرانسەکانە لە ماوەی تقریبا لە کۆتایی 2023 سەرەدای 2024 بۆ باسی لەو کرد کە ئەرکەکانی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بە کۆتا هاتووە مەبەستی لەو ڕاویشکارانە بوو کە لە ناو عێراقا بوونیان هەیە ینی پێتان وایە کە سەرجەم حکوومەتی عێراقی یاخود ئەو ڕەوشەی کە هەیە خوێنەوە گشتگیریەکەی هێشتا ئەوە دەخوازێت کاڵسنگانی بۆ کرابێت لە عێراق و لەلایەن حکوومەتەوە کە ئەم هێزانە بچنە دەرەوە؟ دیارە بەڕێز محەممەد شاه سوودانی پیاوێکی تێگەیشت و سنجین و نەرمونیانە و لەژێر فشارێکی توندایە بەڕاستی ینی لەژێر فشاری ماڵی شیعەدایە لەژێر فشاری چوارچێوەی هێماهەنگیدایە بۆیە ناچارە هەندێک جار لێرە و لەوێ ئەوە ڕابگەێنێکەوە دەبێ هێزەکانی ئەمریکا بچنە دەرەوە دەبێ ئێمە ئیشمان بە هێزەکانی ئەمریکانیە بەڵام ئێمە لە چوارچێوەی یاساییەکەی خاتون دەبێ ئەوە بزانین کە ئەمریکا لە سەرداوای حکوومەتی عێراق لە 2014 بە دیاریکراوی لە مانجی 9 2014 دوایەوە داعش مەترسی داعش نزیک بوویەوە لەسەر سنوورەکانی بەغدا بە فەرمی ئەو کاتە حکوومەتی عەبادی داوای کرد کە هێزەکانی ئەمریکا بگەڕێنەوە عێراق بۆ ئەوەی کەوە عێراق لە مەترسی داعش ڕزگار بکەن ینی حکوومەتی ئەمریکا لەسەر داوای عێراقا لە عێراقا و ئەمە دواتر ڕێکەوتن نامی چوارچێوەی استراتیژیش نوێکرایەوە ینی بە هەموو شێوەیەک ئەمەی کە دەگوزارێ پێم وایە کە بەشێکە لە ڕازیکردنی شەقامی شیعەوە بۆ مەبەستی ینی ڕاگەیاندنە زیاتر نەوەک لە ئەمری واقع چونکە تاوەکو ئێستا ینی ئەوەی کە هەشتن هێزەکانی ئەمریکا و 2500 سەرباز لەگەڵ کۆمەڵێک هێزی هاوپەیمانان ئەمان لە چوارچێوەی ڕاوێژ و ڕاهێنان لێرن بۆ هێز عێراقیەکان و هێزەکانی پێشمەرگە یعنی ئەمانە شەڕکەر نین و دەبێ ئەوەش بزانین کەەوە هێشتا مەترسی داعش ماوە ینی داعش هێشتا مەترسی ماوە ئەگەر بێت و هێزەکان بکشێنەوە تەنها لێکەوتەی ئابووری نابێت تەنها هەڕەشەی ئابووری لەسەر عێراق نابێت ڕەشەی دووبارە زیندووبوونەوەی ڕێکخراوەتی پێویستەکانی هاوشێوەی داعش لە ئارادا کاکارۆخ ئانی کە باس لە عێراقەکەین لەو نێوەندەیە لەو چوارچێوەیە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە ئەگەر هێزەکانی هاوپەیمانان لە ناوڕاست و باشووری عێراق لە بەغداد بکشێنەوە مانەی وایە کە دەکشێنەوە لە هەرێمی کوردستانیش؟ من پێم وایە ینی ئەگەرێکی دوورە کە هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان بە تەواوی لە عێراق بکشێنەوە و ینی پێم وایە دوورە ینی ئەم سیناریۆیە دوورە کە
عراق بڵێن خاڵی بکرێ لە هێزەکانی هاوپەیمانان کەواتە من پرسیارەکەم بەم شێوازەی تر ئاڕاستی جنابتەکەم کاکارۆخ ڕەنگە بەم شێوازە گونجاوتر بێ پەیامەکەم ئایا ئەم مساومەیە یاخود ئەم مامەڵەیە ئەم گفتوگویانی کە لە نێوان حکوومەتی عراق و لە نێوان ئەمریکادا ڕوودەدات سەبارەت بە کشانەوەی هێزەکانیان گفتوگۆکان پەیامەکان لە ناوی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە؟ پێم وایە عراق یەک پاکێژە خات تاوەکو ئێستا هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عراقدا یعنی هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوری و یاساییە لە چوارچێوەی عراق ئەگەر بێت و بڵێن ئەمریکا بە تەواوی بڕیاندا کە لەگەڵ هاوپەیمانانە بکشێنەوە ئەو کاتە تەنها ئەگەر ئیستیسناعات هەبێ ئەگەر ئەمریکا خۆی بڕیارداکەوە لە بەشێکی عراق نەکشێتەوە کە هەرێمی کوردستانە یاخود لە هەندێک ناوچەی سونە نشین ئەوانیش ینی بەدەر بگرێ لەم کشانەوەیە بەڵام عراق تاوەکو ئێستا یەک پاکێجە ئەگەر بێت و ئەمریکا بڕیاری مانەوە یاخود کشانەوە بدا لەم پاکێجە بەگشتی بڕیاردەدا بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام ئەمە ئەگەرێکی دوورە بۆیە پێم وایە کە ئەم سیناریۆی ئەفغانستان لە عراقا دووبارە نابێتەوە و ئەمە گەر ببێتەوە ئەمە دەبێتە پەڵەیەکی ڕەش بە نێوچوانی ئەمریکا و خۆشتان نەزان ئێستا ئیدارەی بایدن و دیموکراتەکان ئەمریکا لە مانجی لە 5/11 2024 5/11 ئەم ساڵ ڕوبەڕووی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەڵبژاردننی کۆنگرێز دەبێتەوە بۆیە دیموکراتەکان پێم وانی ئەو ڕیسکە بکەن یعنی ئەمە کارێکی دوورە چونکە بەکشانەوەی هێزەکانی ئەمریکا کاریگەری تەواو دەبێت بەرەو ناسەپانجیری دەڕوا دەری ئەمریکیش ئەو کاتە ناڕازی دەبێت لە دیموکراتەکان بەڵام ڕەنگە هەر پەیوەندیەکانی ئەمریکا لە ناو عێراقا و پێگەی ئەمریکا لە ناو عێراقا ئەوەی کە هەی بۆ لەگەڵ حکوومەتی ناوەندا لەگەڵ حکوومەتی ڕێوی کوردستانە جۆرێکی دیکە بوو بێ و بێ ئێستاشەوە نزیک بوونەوەیەک دەبیندێت لە ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستانە یعنی ئەم نزیک بوونەوەی ئەم بەرژەوەندی بێکجارێکی دەتوانرێت لە مێزی گفتوگۆکانیا بچێتە دەرەوە؟ بەڕاستی پێم وایە کە ینی هەرێمی کوردستان جیاواز لە عراق لە سەرەتای 2023 دوایەوە هێزەکانی ئەمریکا هاتنە عراق هەرێمی کوردستان هاوشێوەی پارچەکانی تری عراق مامەڵەی لەگەڵ هێزەکانی ئەمریکا هۆپەیمانان نەکردو خۆتان نەزانن هیچ سەربازێکی ئەمریکی لە هەرێمی کوردستان بریندار نەبووە و هیچ زەرورزیانێک بەر هێزەکانی ئەمریکا نەکەوتووە بۆیە ئەمریکاش جیاواز لە هەرێمی کوردستانی پێم وایە مامەڵێکی جیاواز لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ئەگەر بێت و کەوێتە ئەم ینی ناو ئەو واقعیکەوە بکشێتەوە یاخود نەکشێتەوە بەڵام ئێمە دەبێت ئەوە بزانین خاتون ئەمریکا کۆمپانیایەکی سکیوریتی نییە کە هەر کاتێک بمانەوێ بانجی کەین کە هەڕەشەی تیرۆریستی و داعش هەبوو بانجی کەن بێ بە عراق بپارێزێ و هەر کاتێک پێویستیمان پێنەوە بڵێن فەرم و بڕۆنە دەرەوە دەریان بکەن یعنی ئەمریکا کۆمپانیایەکی سکیوریتی نییە ئەمریکا سوپەر پاوەرە ئەمریکا استراتیژیەتی هەیە ئەمریکا هێزێکی زەبەلاحە ینی بە پلان هاتووە و دەبێت بە پلانیش بڕوە هەروە ئاسانیە چەندمە کەسێک لە ماڵی شیع هەستنەوە بڵێن بەیانی کاکە ئێمە ئەمریکاوانەیە فەرمون بڕۆنە دەرەوە یعنی پێتان وایە ئێستا ئەما کەمە دوا پرسیار کاکارۆخ ینی پێتان وایە ئێستا ئەمریکا وەکو بەدیلێک وەکو جێگرەوەیەک زیاتر گرنگیەکانی لە ناو هەرێمی کوردستانە بدۆزێتەوە زیاتر نزیک بوونەوەکانی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بێت هەرێمی کوردستان چی دەگەێنێ بۆ ئەوان؟ دیارە هەرێمی کوردستان نمونەیەکی تا ئێستا لە ناو عێراقا جیاواز لە پارچەکانی تری عراق باسم کرد لە زۆر ڕوەوە توانیوێتی کە جیاواز بێ لە عراق یعنی هەرێمی کوردستان یەکەمیان پێگەیەکی سەقامگیری هەبووە دومیان پێگەی پێکەوەژیان کە ئەمە کۆمەڵێک بەهان لەگەڵ بەهاکانی ئەمریکا یەکەکردنەوە پێگەی بێکۆژیان لە هەرێمی کوردستانە پێگەیەکی زۆر گرنگە کە ئەمریکا خۆی وڵاتانی تری ڕۆژاوە شاهیدی ئەدەنکەوە ئەم خەڵکانی لە ناوەڕاست و خواری عراقا مەترسیان لەسەر بووە خەڵکی کریستیان خەڵکی یەزیدی خەڵکی پێکهاتەکانی تر شیعە لەو ناوچە سونیەکانە هاتوون بۆ هەرێمی کوردستان و هەڵاتون سونە لە ناوچە شیعیەکانە هەڵاتون و پەناهێناوەتە بەر هەرێمی کوردستان و ئاوارێکی زۆر هەتا لە دەرەوەی عراقیش لە سووریا و لە شوێنانی تریش ئێستا لە هەرێمی کوردستان بۆیە پێگەی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان و پێگەی سەقامگیری جیاوازە ینی هەرێمی کوردستان زۆر لە پێشترە لە ڕووی ئاوادانیشەوە لە کۆمەڵێک ڕووی تریشەوە هەرێمی کوردستان جیاواز لە پارچەکانی تری عراقە بۆیە ئەمریکا پێم وایە گرەو لەسەر هەرێمی کوردستان دەکات بەڵێ بەڵام ئەم بڕیارە دەگەڵ تایبەتە بە خودی ئەمریکا خۆی کە بڕیاریدار عراق بکشێتەوە ئیستیسنا دەکات هەرێمی کوردستان بمێنێتەوە ئەو کاتەگەر ماشەوە لە هەرێمی کوردستان دەبێت زمانی ئەوە بکات
دەبێت دەستەبەری ئەوە بکە کە هەرێمی کوردستان بە خاک و خەڵک و ئاسمانیەوە بپارێزێت چونکە بەهانەی سەرەکی گروپەکانی دەرچوو لە یاسا و ئەوانەی ناویان لە ناوبەری مقاومەکە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان بە ئێستا شەوە کە هێرشی دوێنێ شەوی کۆرمۆر لەبەر ئەوەیەکەوە ئەوان وای دەبینن کە هەرێمی کوردستان هێزەکانی ئەمریکا هاوپەیمانانی لێ ینی بەهانەی یاخود پاساوی هێزەکانی لە یاسا دەرچوون بەرەی مقاومە بۆ سەر هەرێمی کوردستان بوونی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانانە بۆیە ئەرکێکی ئەخلاقی ئەمریکا و هاوپەیمانانیش دەبێت ئەو کاتە ئەگەر هەرێمی کوردستان بمێننەوە دەبێ ئاسمان و زەوی و خاک و خەڵکی هەرێمی کوردستان وەکو بنکەکانی خۆیان کە ئێستا سیستەمی پاتریۆتیان لێداناوە دەبێ هەرێمی کوردستانیش بپارێزن بەڵام پێم وایە عێراق بەگشتی یەک پاکێجە و ئەگەرێکی زۆر دوورە کەوا ئەمریکا هاوپەیمانان لە عێراقا لەم زوانە بکشێنەوە. بەڵام بەڕێز کارۆخ خۆشناو سەرۆکی ئینستیتیوتی کوردی ئەمریکی لە بەڕێگەی سکای میوانی ئێمە بوو زۆر سپاسی ئابادە بوو تەکین کاک کارۆخ.